سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ناوڕۆکی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و پرسی دابەشکردنی موچەش دەکەین. دەرەمڕۆ تەیب سامی وەزیردارای عێراقیش لە لیژنەیەکی پەرلەمانی عێراق لیژنەی پلان و ستراتیژی ئامادە ببوو لێ پرسیاران لێکردبوو لەبارەی هەژماری من باسی لەوە کردبوو کە نووسراویان کرد بۆ دادگای فیدراڵی چاوەڕێی وەڵام زانین ڕووکردنەوەی چی دەبێت دادگای فیدراڵی و سەبارەت بە پارەی هێزانامەکانیش تەیب سامی باسی لەوە کردبوو لیستیان بۆ نەهاتوە تاوەکو پارەکە بنێرن تەنیا کۆدیان ناردوو هەر کاتێک لیست بنێرن پارەکەیان بۆ دەنێرن لەسەر راستی هەرێمیش حکوومەتی ماوە بەسەرچوێرم کۆبەوە و ڕایگەاند کە دەست بە دابەشکردنی موچەی مانگی دوو دەکرێت ئامە دەکرێت بۆ موچەی مانگی سێ هەروە باسی لەو کردبوو کە لێ خۆشبوون هەیە بۆ کۆمەڵێک باج و ڕسومات بەڕێژەی جیاواز ئەم پرسیار لەگەڵێک لە بەڕێزان ئومێد محەممەد ئەندامی دەستی داکۆکی لە مامۆسایان و لە فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە قومریە شێخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک حاجمێد بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست بکەین کۆبنەوەکەی ئەمڕۆی حکوومەتی ماوە بەسەرچوێرم چۆنە لە سەنگێن کۆمەڵێک بریاریشی دەرکردووە دوێنێ وتیان موژدە ڕادەگەێنن موردەکە ئەمڕۆ موچەی مانگی دوو بووە بەنای خۆی بەخشندەی میهرەبان دەستان خۆش بێ لە ڕاستیە من لە بری هەموو ئەو دەسەڵاتە تەریقە بمەوە چونکم شەرمەزارم لە ڕاستیە لە بەرامبەر خەڵکی خۆمان و لە بەرامبەر هاوڵاتیانی خۆمانە بەلای کەمەوە 17 ڕۆژە ئەو پارەی کە لە بەغداوە هاتووە بۆ خەڵکی موچە خوراو ئەمان جاران موچە خورا و موچە دزرا بوو ئێستا موچە زەوتکراویشی هاتە سەر ئەمان موچەکەیان بە ناڕەوا زەوت کردووە دوای ئەوەی کە پارەیەکی زۆریان لە بەردەستایە دوای ئەوەی کە لە ماوەی ئەم 6 مانگەیە تەنها یەک موچە دراوە بە هەموو عەقڵێکیانەوە هاتوون ئەڵێن مژدەتان لێوێ ئەخرە جاران بەڕاستی هەر پەیجەکان زوو یەکەم جار پێش ئەوەی کە دەست بکرێ بەم لێ دزین و لێ بڕین و ئەمانە لێ زەوتکردنە پێیان عیب بوو هەواڵی دابەشکردنی موچە ببێ بە مژدانە ئێستا کارەکە ینی ئەمەندە سووک بووە گەیشتۆتە سەرۆکی بەناو حکوومەتی کارتێکدەر ینی بەڕاستی ئینسان نازانێ ینی بەڕاستی من تەریقە بمەوە لە جیاتی ئەوان من داوا لێبوردن لە خەڵکی خۆمانەکەم کە دووچاری ئەم کۆمەڵە ینی ئەم کۆمەڵە بووین بەناو مرۆڤ کە ناوێن حکوومەتی هەرێمە بەداخەوە کە ئەمانە تەمەندای خۆیان حکوومەتی هەرێمە بەڵای خەڵکی کوردستان ئەمانە ئێستا حکوومەتی کارتێکدەری هەرێمن بۆیە ئەوە نەمژدە بوو نە هیچ بگرە شەرمەزاری بوو ڕایان گەیاند دەبوو بەلای کەمەوە کە ئەیوت مژدەی بانی سبینێ مژدەما بەدەستەوە ئەبوو بەلای کەمەوە موچەی ئەم 5 مانگە نەدراوەی ئەم کۆتاییە ئەم 5 موچیان بە یەکەوە باە بیان وتا چون پارێن لە بەردەسایە من داتام لایە پاریان لە بەردەسایە ئەبیان بویان تا ئەوە 5 موچەمان کە 6 مانگە 5 موچەمان نەداوە هەر 5 موچەکە پێش دەژن ئەتان دەینێ و موچەیەکی تریشتان وەکو جەژنانە ئەدەینێ ئەو کاتە ئەمان و وەڵی خۆمە مژدە بوو ینی دەستیان خۆش بۆ ئیشێکی باشیان کرد بەڵام هێشتاش هەتا ئەم کاتەش هێش ئەڵێ بەتەماین موچەی مانگی دوو دابەشکن بەناخێری ژیانیان ینی ئەمانە نازانم ئەمانە خۆیان مێشکیان بەتاڵە یا خەڵک بەهی نەزانن لە کاتێکە خەڵکی ئێمە خەڵکی وڵاتی ئێمە ژیرە هەرگیز بەو چاواشەکاریە بەو خۆڵکردنە چاوە بەو هەڵخەڵەتاندنە ناخەڵەتێ چکم خەڵکی ئێمە لێیان تێگەیشتووە کە ئەمانە نازانێت ئەمانە لە چی گینەکەوە هاتوون لە بەڕاستی لە چی هەساریەکەوە هاتوون سەیرە سەبارەت بە هەژماری منیش وزا ئەمڕۆژەکو دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کۆنگرێکتان هەبوو هەر بەردەوام لە سەرڕەتکردنەوەی هەژماری منەوە بەڵێ قوربان ئەوە ژەهری مارە ئەوە هەژمار نییە کە ئەڵێ هەژماری من واتە ئەوە هەژماری ئەوان هەژماری خەڵک نییە ئەمە ژەهرەماری چەند بنەماڵەیە کە ئەیانوێ ئەمە دوا ژەهرە بیڕێژن خەڵکی پێ بکوژن وەکو چۆن وتیان ئابووری سربەخۆ خەڵکیان خەڵتان و حیزبەکانیان خەڵەتان و دوای خۆیان خستن و لە 2015 2014 تەوان دوای 2015 دەستیان کرد بە لێبڕین و لە دزین و کارەساتێک ینی چۆن ئابووری سربەخۆ بوو بە مای قوربەسەری بوو بە مای نەهامەتی بوو بە مای کارەسات بۆ خەڵکی کوردستان ئەم ژەهرەمارە زۆر خراپترە ئەم جارە تاک بە تاکی خەڵکە کوژێ هەرەوە نەبێ ئێستا دوایی بە موچە خورا و موچە دزراوە بۆستن ئەو کاتە بێ خەڵکی بازاری ژەهری ماری بۆ بکەنەوە ینی پارەکەی گیرفانی ئەوانیش هەموو بەرنەوە لای خۆیان چۆن
بوتان کارەبا وتی ساعتی زیرەک دانین ساعتی زیرەکتان بۆ دانین کارەباکەین بە 24 ساعت ئەسڵەن ئەم زستانە لێرە لە سلێمانی هەندێک ڕۆژ کارەبا 3 ساعت بوو 4 ساعت بوو کوا لە کاتێکە لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئەم 4-5 ساڵەیە کە جەنابیان سەرۆکی حکوومەتی کارتێک دەربوون ئەمانە دەوەچێ بیست بنکەی بڵێن مەحەڵەی کارەبایان کردوتەوە یعنی چەند مەحەڵەی کارەبا ئینتاج کرا دروست کرا بە پارەی خەڵک تەبان بە پارەی خەڵک کوا کارەباکەی لەبەرەوە ئەم هەژمارە ئەمە ژەهرە دەخواردی خەڵکە درێتی شەرپشگیری دەکەوتە لێرە بەداخەوە بۆ دەکە اینجا لە حکوومەت هەمویان بێکن خۆسی بەداخەوە کارە ساتەکە ئەوەیە چ لە موچە بێ چ لە بڕێرەکانی تر بێکەوە طبعا بەداخەوە ینی دەوەی جێگای نیگەرانیە ئەوەی جێگای داخە ئەو یاریە ناشرینە کێزەونەیە کە یەکێتیکە بەداخەوە ئەگەر یەکێتی نەبووایە هەرگیز پارتی نەیەتوانی ئاوە بێ بە بەڵا بێ بە مڵۆزم یعنی بەڕاستی حساب بۆ کەسنەکە یەکێتی نەبێ ئێستا پارتی ئەتوانێ ئەم ژەهرەمارە بسەپێنێ مستحیلشتیوە مەحاڵە هەرگیز ناتوانێ بۆ ئێمە بە هاوکاری شەریکن لە 100 شەریکن شەریکایەتێکەشەوەیە موچەخۆری خۆی لەم لا پارەکەی بەرێ بۆ خۆی موچەخۆری ئەویش لەو لا پارەکە بەرێ بۆ خۆی ئەزانی بۆ ئەفتخوا ینی ئەگەر یەکێتی نەبووایە لێبڕی نەبوو لێ دزی نەبوو ینی بەناوی پاشەکەوت و بەناوی لێبڕین و خۆ گونجاندن لەبەرەوە بەداخەوە یەکێتی شەریکێکی ڕاستەقینەی ئەو دەسەڵاتە دزەیە و یەکێتی بێ خۆی بەڕاستیە بێ یەکێتی خۆی هین کاتەوە ینی بەڕوون و ئاشکایی وەکو پارتی وازەح بێ ڕوون بێ بڵێ ئێمەش لەگەڵ پارتیاین نەک لە ڕاگەاندن لەگەڵ خەڵکا بێ و لە ژێریشەوە لە ژێر مێزەکەشەوە لەگەڵ پارتیا هەمووشتی کرد بێ دێمە خزمەتت مامۆستا خومریە جەنابش بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕەش بزانم لەسەر ئەم بڕیارەی کامەڕۆ وەکو موژدە ڕاگەنرا پێشتر بەپەلە بوو ئەمڕۆ بوو بە موژدەش سەرنجیەوە چی بوو لەسەر کۆبوونەوەکەوە لەسەر دابشکردنی موچەش کە برێران داوە مانگید و ئەرچان تا ئێستا بڵێن خشتەی موچە ڕانەگەێنراوە بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەو میوانداریە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ حەڤەی ڕەمەزان کە یادی شەڕی بەدری گەورەیە سەرکەوتنی موسڵمانانە بەسەر کافران و بێدینان دوعاکەین کە ئینشاءڵڵا موسڵمانان لە هەر شوێنێکەن سەرکەوت و سەربەرز بن بەتایبەت موسڵمانانی غەزە خوای گەورە سەرکەوتویان بکات و میلەتی مەزلوم و ستەم لێکراوی کوردستانیش خوای گەورە دەروی خێری لێ بکاتەوە بەداخەوە دوای ئەو هەموو ستەمە دوای ئەوەی کە لە 6 مانگە تەنها یەک موچە دراوە بە موچەخۆران و مامۆستایان لە هەرێمی کوردستان مژدەی ئەوە ئەدرێ کە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە ئەکات و لە کۆبوونەوەیە بڕیاری گرنگ و مژدەی خۆش ڕائەگەیەنێت هەروەکو کاگومێد ئاماژەی پێکرد بەڕاستی سەرجەم مامۆستایان و موچەخۆران چاوەڕێی ئەوەیان نەکرد بزانین دوای ئەوەی کە بەتایبەت لەم مانگە ئەوە خەریکە 15 ڕۆژتەیە پەڕێکە موچەکانمان بەبارمتە گیراوە بزانین ئەم موجدەیە چییە ئایا لە قەرز و پێشینەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆش بوو ئایا موچەکان بەسەر یەکەوە ئەداوە جەژنەکەی قوربانەکە بە چەند جەژن بۆ دانیشتوان و مامۆستایان و موچەخۆران کەچی بەداخەوە بە منەتەوە باز لەوە کات کە لەوانەیە لە هەفتەی داهاتووە موچەکانمان ئازاد بکات موچەی مانگێکیشمان ئازاد بکە ئەمە خاڵێکی تر وەکو مزایەدە و خۆڵکردنە چاوی خەڵک باسی زەوی ئەکا بە زەوی بدا بۆ مامۆستایانە و بەوانەی کە تا ئێستا زەویان وەرنەگرتووە ئەمە شتێک کە یعنیەها شتێک نییە کە ئانی بێت مامۆستاسان هەر ئەمەلی هەبێت چونکە متمانەمان بە زۆرێک لە بەڵێنەکانی تریان نەبوو تا بگاتە ئەم بەڵێنەی کە هیچ جێ خۆی نییە خاڵێکی تر کە بەڕاستی موچەخۆران و مامۆستایانی بێهیوا کرد یعنی ئەمان هیچ هەنگاوێکیان نەناوە بۆ ئەوەی بۆ بەدەمەوە چوون بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی کە بەڕاستی دوو بڕیاری گرنگ بوون لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان و بەرجەستەکردنی ئێرادەی خەڵکی هەرێمی کوردستان کە یەکەم تەڵتینکردنی واتە بە نیشتیمانیکردنی موچەی موچەخۆران
و پاشان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفاف کە تێیدا دەنگدەر لە کوردستان متمانەی بەوە هەبێ کە دەنگەکەی ئەگاتە شوێنی خۆی و دەنگەکەی پارێزراوە بێت و ئەتوانێت ئەم جارە ممارەسەی هەڵبژاردنێکی شەفاف بکات. بۆیە سەرجەم موچەخۆران، مامۆستایان و دانیشتوانی هەرێمی کوردستان بەڕاستی بێزارە لەم دەسەڵاتە کە ئەمڕۆ جارێکی تر مۆری بێباکی خۆیان کرد بەرامبەر بە میلەتی خۆیان، بەرامبەر بە موچەخۆرانی خۆیان، بەرامبەر بە مامۆستایانی خۆیان بەم مژدەیە کە بە ناوی خۆیان بە ناوی مژدەیان لێ نابوو کە باشە. مامۆستا سەبارەت بەو بەهانانەی کە پێشتر باسییان دەکرد بەڕوونە کە 16 ڕۆژە پارەکەی بەغدا گەشتووە 600 میلیارەکە گەشتووە، وتیان تا پارەی هێزانامەکان نێت زیاکاری ناکەن، پارە بەش ناکە. هیچ ئەو بەهانانە ڕاست بوون کە ئێستاش بڕیانە داوە دەست بەدا بەشکردنی موچە بکەن؟ لە ڕاستیە موچەخۆرانی ڕاستەقینە و مامۆستایان لە هەرێمی کوردستان قوربانی نادادگەری و گەندەڵی و دزی ئەم دەسەڵاتدارانن، بەتایبەت ئەو دوو حیزبەی دەسەڵات کە هاوپەیمانیان لە بینی خۆیان ناکردووە بەو شێوە فەوزایە وڵات بەڕێوە ئەبەن و ئەو مژدەی کەدایان ئەو هیچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە. وەکو ئێمە بینین 15 موچەیان هەر نەداوە، 44 موچەیان بە چارەک و نیو ئەوانە دابەش کردووە و ئەوەی کە بەدیەکرێ ئێمە خۆمان مامۆستاین لە ناوچین و توێژەکانی مامۆستایان بەڕاستی کەرتی پەروەردە و کەرتی خوێندنی باڵایان خەریکە بەرەو فەلەجبوون و بەرەو ئیفلیجبوون بردووە. بۆیە ئەوەی کە ئەمە ناوی ئەنێن قوربانیدان و یەکسانی و دادگەری، نەخێر موچەخۆری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بۆتە قوربانی موچەخۆرە بندیوارەکانی ئەوان، بۆتە قوربانی ئەو لیستانەی کە ناڕوونن، ئەو لیستانەی کە شەفاف نین، ئەوەی کە ئێستا ڕوون دەبەردەستایە بۆ نمونە 7,000 کەس هەر کەس نازانێت کێن و ناوەکانیان لێرداوە. بۆیە بەو شێوەیە یاری بە هەست و نەست و تەنانەت بوونی خەڵکی کوردستانەکەن. ئەمان خەریکە بوونەتە دەسەڵاتێک ئەیانەوێت ممارەسەی برسیکردنی میلەتەکەی خۆیان بکەن بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان کە خی گەورە ئینشاءڵڵا لێیان قبول ناکات و بەدڵنیاییش گەلیش وشیارە ئەوەی کە تا ئێستا تەحمل کراوە خەڵک سەبری لەسەر گرتووە لەبەرەوەی ئەم خەڵکە خوێنی داوە ڕاپەڕینی کردووە تا دەستکەوتێک بۆ خۆی بەدەستێنێت نەیزانی ئەمە نەتیجەی بەرهەمی ڕاپەڕینەکەیە بێت. بەدڵنیایی ئەو خەڵکە هۆشیارە و چیدی قبولی ئەو زوڵم و ستەم و ناحەقی و نادادگەریە ناکە کە بەداخەوە بە ناوی دادگەری جارێکی تر نادادیەکەن بەرامبەر بە موچەخۆران و مامۆستایان لە هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا خومیرە. دوای لەسەر جیاوازی کرد لە نێوان فەرمانبەران قسە دەکەین دێمەوە لاتان. کاک حاجی ئومێد سەبارەت بە داهات پێشتر لەو ڕۆژانەدا بەزەی دارایی دەیگوت تا پارەکە نێت موچەکە دابەش ناکە بۆ خۆشیان نەوت ئێمە جیاکاری ناکەین تا پارەی هێزانامەکان نەنێردرێ. سەمڕۆتەی فسامی و تولیسیان بۆ نەن تالیستەکان بۆ نێن پارەکەیان بۆ نانێرن هێزیامنی ئەوەی تری نردوێت کە سەلیسیان دەبێت. ئەمە چۆن لێک دەیەوە هیچ پەیوەندێکی بە نەبوونی داهاتەوە بوو کە زیاتر لە 2 هەفتەیان پارەیان ڕاگرت بوو بەبارم تەگرت بوو؟ قوربان پرسیارێکی زۆر لۆژیکی و زۆر جوان و زۆر بەجێ دەست خۆش بێخوا تەبان من هەر هەندێک داتا لە زمانی بەناو وەزیری دارایی هەرێمەوە هەندێک داتا وەرەگرم و حەزەکەم هەموو بینەرە بەڕێزەکانی کەناڵی پێیان ئاگادار بن و خەڵکی کوردستان ئاگادار بێت. تەمان ئەو وتی ئێمە داهاتی مانگانەمان ناوخۆ 320 میلیار بۆ 350 میلیارە ئەگەر معادل وەرگری واتە 335 میلیارە کات بینی 15 دەرەگرە و 335 میلیارەکە باشە. ئێمە داهاتی 6 مانگمان لە بەردەسایە یەک مانگی موچەی مانگیەکی پێ تەواو کراوە کواناڵە پێمان تەکمیلە کردووە واتە 5
5 مانگ داهاتی ینی 5 کەڕەتی 335 ملیاری تریلیۆنێک و شتێکەکە باشە مانگانە 28 ملیاری ئەمریکیەکان بۆ هێزە هاوبەشەکانی لیوە هاوبەشەکانی پێشبەکە ئەنێرێ ئەویش لەو ماوەی 5 مانگایە 140 ملیارەکە بەغدا 607 ملیاری ناردوو بۆ مانگی دوو لە کاتێکە لە 25 ساڵی پار نەوت بە دادگای پاریس بڕیاری دادگای پاریس ڕاگیرە بەڵام ئەم دەسەڵاتە ڕاستە بە ڕسمی هەناردەی نەوت یا فرۆشتنی نەوت یا بەتاڵانبردنی نەوت ڕاگیراوە بەڵام ماوەی ساڵێکە ما ساڵێک و چەند ڕۆژێکە تەوان ساڵێک و ڕۆژە ئەوان ڕۆژانە 300,000 بەرمیل یا زیاتر یا کەمتر یا وەڵحاڵ تا 304 تا 305 تا 295 جوانە ڕۆژانە ئەم بڕەنەوتە نێردراوە بە قاچاق فرۆشتویانە طبعا خۆیان ئەوانەی کە ئیکڕن دەڵێن 50 دلاری کڕین بەڵام وەزیری دارایی هەرێم ئەڵێ چی ئەڵێ ئێمە لەبەرەوەی نەوت تێچووی هەیە بە 31 دلارمان بۆ مێنێتەوە 31 دلارێن بۆ مێنێتەوە ماوەی ساڵێک کاتێ 365 ڕۆژ ینی 31 کەڕەتی 365 ڕۆژکە وە کەڕەتی 300,000 بکە نزیکەی 3 تریلیۆن و 400 ملیار دۆلارەکە 3 ملیار و 400 میلیۆن دۆلارەکە ئەگەر بێت و ئەمانە هەمووی کۆکەینەوە و دانی ئەم 5 مانگە هەموو مانگە 100 ملیاریان بۆ خەرجی دامەزراوەکان و وەزارەتەکان و بۆ خەرجی ماڵ و مناڵیانە فەقیران خەریکە لە برسامرن وەکو خەڵکە ئەوە داینین ئەم 100 ملیارە مانگانە ئەوەشی لێ دەرکەی هێشتاش ئەم 5 مانگە بەو پارەی نەوتەی کە بە قاچاق فرۆشتوانە و بە تاوان فرۆشتوانە بە مەموو کۆکەیتەوە 7 تریلیۆن و 13 ملیار و 750 میلیۆن دیناریان لە بەردەسایە نیوەی بۆ کۆمپانیاکە نیوەشی بۆ حکومەت خۆی خۆی ئەترافی خۆی ئەڵێ 31 دلارمان بۆ مێنێتەوە دلار دەیفرۆشێ قوربان بە 50 دلار ئەفرۆشرێ ئەڵێ نەوت تێچووی قوربان سەیریکە خۆی کۆمپانیەکان هەیە دەڵێ لە بینی 30 بۆ 41 دلار ئەوی کوالەتی باش بێت 40 دلار قوربان ئێستا خۆی لە چاوپێکەوتنەکان لە 31 دلارمان بۆ مێنێتەوە 31 دلارمان بۆ مێنێتەوە ئەگەر ئەو قسەی جەنابەت ڕاست بێ ئەگەر بە 31 دلار بیفرۆشێ واتە هیچ دلاری بۆ نامێنێتەوە خێرە بەو نرخە نزمە ئەیفرۆشێ هەر ئەبێ لەسەرەوە دادگایی بکرێن ئەبێ لەسەرەوە دادگایی ئەمە بە تاڵانبردنە ئەمە بە هەرزە نەک ینی هەرزان فرۆشی نیە ئەمە تاڵانکردنی سەروەت و سامان و ژێرخانی خەڵکی کوردستان و کوردستان لە هەموو بارەکانە ئێستا بەلایکەمەوە ئەم 5 مانگە کە بارەکان کۆ کردێتەوە مۆڵ کراوە بەدەستیان گەیشتووە 7 تریلیۆن و 13 ملیار و 750 میلیۆن دیناریان لە بەردەسایە زەحمەت نەبێ ئەم پارەی لەکوێیە بۆیە ئەمانە دوو لە ڕووی جەنابەتان ئەم من بەڕاستی ئەیبە ینی هەرێمی کوردستان وا 6 میلیۆن و نیوە باوەڕەکەی ئێستا لای ئەم 6 میلیۆن و نیو خەڵکە ینی چەند هەزارێک نەبێ بە دەوری خۆیانە سەر و 6 میلیۆنەکەی ئەمانە دزن ئەمانە درۆزنن یەکاکە ئەمانە شکۆیان نییە شەرمیان نییە حەیایان نییە لەمە تێناگەن خەڵک ئەڵێ ئەمانە دزن یەخەر سەیری وێنەکانیان کە دوێن و پێرە لە کەرەجەوە هاتن ینی کابرا ئینەکانی دراوە کارەکانی دراوە ئێستا ئەم هەموو سەرۆت و سامانی لەکوێ بوو یەکێ لە کچەکانی لە ئەمریکا لایە لە ویلایەتێکی کڕیوە بە داتا و بە ژمارە لایەک لە ویلایەتەکانی ئەمریکای کڕیوە بۆیە ئەمانە کاڵێن پارە نیە درۆ ئەکەن ئێستش کە خێرە یان و تا عێراق پارەی هێزانەکان نەنێرین موچە دابەش ناکەین ئەو خێرەسە بۆ چۆن دابشکەن پارێک لەکوێ بوو لەبەرەوە پارە هەیە بە زۆری زۆرداری دەستیان بەسەرا گرتووە نایدەن بەڵام ئەمەیان بەسەرەوە ناچێت دێمەوە خزمەتت مامۆستا قومیرە سەبارەت بە جیاوازیکردن لە نێوان موچەخۆران ئەگەر بەڕێزیش کۆمنتێکتە پێش وتیان جیاوازی ناکەم بەس لە مەسەلەی پلەبەرزکردنەوەش جیاوازی نەکرابوو لە بینی موچەخۆران هێزی سەربازی و موچەخۆرانی مەدەنی و بڵێن سێ سەرۆکایەتێکە و ئەنجومەنی دادوەریش بەڵێ ئەوەی کە ئەبینین بەڕاستی کە ئەڵێ جیاوازی ناکەم ئەمە توانین بڵین درۆیەکی زۆر گەورەی شاخدارە چونکە وەکو ئەبینین موچەخۆری پلەوەزیفی وەکو مامۆستا و فەرمانبەر ئەوە 10 ساڵە پلەبەرزکردنەوەی ڕاگیراوە بەڵام سەیرەکەین لە ناو ئەنجومەنی دادوەری و لە ناو هێزە ئەمنیەکانە پلەبەرزکردنەوە هەر هەبووە و ئەمە خۆی لە خۆیان جۆرێکی تر لە نادادگەری ئەم دەسەڵاتە بەرامبەر بە موچەخۆران و مامۆستایانی خۆی خاڵێکی تر ئێمە ئێستا لە کوردستان
هێزی ئەمنی واتە هێزی نیشتیمانیمان نییە بەداخەوە هێزی حیزبی و هێزی تەنانەت کەسایەتیەکانمان هەیە واتە هەر یەکێک هەر بەرپرسێک بۆ خۆی فەوجێکی هەیە هێزێکی هەیە کە هەموو ئەمانە لەسەر حسابی موچەخۆری ڕاستەقینەیە کە ئێمە لە 2014ەوە بە تایبەتی موچەخۆری ڕاستەقینە مافیە خوێ ئەبێتە قوربانی ئەم هێزە ئەمنیە کەسیانە کە لەسەر حسابی ئێمەش پلەبەرزکردنەوەیان هەر بۆ کراوە ئەوە تا قائیمەیان ڕەوانەی بەغداش کردووە ئەو بۆ مانگی دوو هەر پلەبەرزکردنەوەی تیانە بە زۆر بەڕوونی و بە عالەمی ئاشکرا ئەمان نادادگەرن و دەسەڵاتێکی دز و گەندەڵن و شایستەی ئەوە نین کە بتوانن حکوومەتیان هەبێ و بەڕێوەبەرایەتی و کاری سیاسی و ببن بە دەسەڵاتێک کە خزمەتی گەل بکات چونکە حکوومەت و دەسەڵات ئەو دەسەڵاتەیە کە خزمەتی گەلەکەی خۆی بکە خزمەتی هاونیشتیمانیانی خۆی بکە و هەموو پێوەەر بۆ خزمەتکردن هاوڵاتی بوونی هاونیشتمانیانن بەڵام ئەمان پێوەری حیزبایەتی پێوەری نزیکبوون لە حیزبەکەی خۆیان تەنانەت چوەتە هەستیارترین جومگە لەو دەسەڵاتەیە کە جومگەی خوێندنە جومگەی پەروەردەیە جومگەی خوێندنی باڵایە ئەوە تا بە ئاشکرا بینیمان لە بابەتی دزینی موچەی خەڵک لە بابەتی نەدانی موچەی خەڵک ئەوە تا لە کەرتی پەروەردەیە چونکە بەڕێوەبەرەکان لە سەر بە حیزبی دەسەڵاتن لە هەردوو لە بەویستی خۆیان مامەڵەیان لەگەڵاکەن لە سنووری سلێمانی تا کاتێک دەسەڵاتی سنووری سەوز ویستی وتی بچنە سەر جادە بە مامۆستایان بەڵامەوە تا دوێنێ لەسەر داواکردنی حەق و مافی خۆیان ئەوە تا سوکایەتی و ئیهانەیان بە مامۆستا کرد هەر ئەوەی کە پێشتر لە 2018 و 19 لە 2020 لە هەولێر بەرامبەر بە مامۆستایان کرا کەواتە ئەمان حیزبایەتیان خستوەتە هەموو جومگەکانەوە هەموو دەسەڵاتەکانەوە و بە هیچ شێوەیەک نەیان توانیوە بە دادگەرانە و بە شێوەیەکی ڕاست مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان بکەن و حکومڕانیەکی دروستیان هەبێت حکومڕانیەکی ڕەشیدیان هەبێت بەڵێ سەبارەت بە ئەو کێشەی کە دروست بووە لەسەر هەژماری حکوومەتی هەرێم هەژماری من و بانکە فیدراڵەکان هۆکاری چییە و خەڵەگە و بێمتمانەی هەیە پەیوەندی بە چییە پەیوەندی بە و ئەزمونەیە کە لەگەڵ حکوومەتێ لە دوای 2014ەوە بۆ ئەمدە بێمتمانەی هەیە بەڵێ کاک حەکیم خۆی لە ئەساسە ئەو حکوومەتە متمانی نەماوە لەلایەن جەماوەرەوە متمانی نەماوە لەلایەن موچەخۆرەوە بۆیە هەژماری منەکەشی هەژمارە سەربەخۆکەشی ئەم هەژمارە هەژمارێکی حکومی فیدراڵی نییە هەژمارێک نییە لە خزمەتی هاوڵاتیانە کە خزمەت گوزاریەکان لەخۆ بگرێ بەڵکو ئەم هەژمارە بۆ دەوڵەمەندکردنی حیزبەوە بۆ دەوڵەمەندکردنی کەسەکانە لە ناو حیزبەکانە هەروەکو ئەو داتایی کاڵێن هەر موچەخۆرێ حتا ئەگەر 1000 دیناری لێوە بگیرێ لەو هەژماری منە کە زیاتریشی لێوەرەگیرێ 5 ملیارەکە بۆ گیرفانی ئەو کەسەی کە ئەم هەژماری کردوتەوە وەکو بزنسێک بۆ بەردەوامبوونی بزنسی خۆی بۆیە بانقی ئەهلی کە ئەم بانقانە نەبەسراونەتەوە بە بانقێکی حکومی و فیدراڵیەوە هیچ خزمەت گوزاریەکیان نییە تەنانەت ئەم بانقەی کە ئێستا هەژماری منی لەسرە لە ئەهلیش بۆتە بانکی کەسی بۆیە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان جەماوەری هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان متمانەیان بەم هەژمارە بانقیە نییە هەژماری بانقیشمان نەبوو هەژماری منیش نەبوو موچەکانمان هەر ئەدزرا ئێستا گەر خوا نەخواسە پشێتە سەر هەژماری من ئەوە ئیتر هەر ڕۆیشتۆ بە تەماینین هیچ ئەمەلێکمان پێی نییە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا خومرێ کاک حاجومێت سەبارەت بە پلەبەرزکردنەوەش پێ دوای ئەگەر چکۆیسە باسی پلەبەرزکردنەوەش دەکات چەندە بڵێن بازدەوەکەی کە ئەمە ڕەنگە کاتی بخایێنێ بەزەگەر بۆ بەغدای بینێنە پەلێ بکەن پێ دوای ئەوان خەرجی دەکەن بە سەبارەت بە خانەنشینانیش کە هەموو چەخۆران زۆڵمیان لێکراوە بەڵام ئەوانیش بۆرارێکی دادگای فیدراڵی هەبوو تا ئێستا بۆیان جێبەجێ نەکراوە ئەویشیان هەر ئەگەر بینێرن بۆ بەغداد موچەکانیان بەرز دەکرێتەوە ئەگەر پلە بەرزکردنەوە لە بەرژەوەندی دەسەڵاتە بێ ئەیکا واتە بتوانێت بەشێکیش لەوە بتجێ ئەیکا
بەزەگەر بزانێت پلەبەرزکردنەوە تەنها لە قازانج و سوودی وڵاتی و یا موچە خوراوە و موچە دزراوەکانە نایکات. ماوسمەگەر بۆ عێراقی بینین عێراق پابەندە عێراق ئەزانی چی چکم ئێستا گرفتەکە ئەمانە نایەڵن یانی ئێستا بۆ منە عێراق ئەڵێ لیستەکەم بۆ بنێرە یاسا هەیە کە ئەبێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان هاوتا بکرێ بە موچەی خەڵکی عێراق بڕیارەکەی دادگای فیدراالیە ئەبێ هاوتا بکرێت تەنانەت خانەنشینی ساڵێک زیاترە ساڵێک وا بۆ 2 مانگەچێ بڕیار وایە هاوتا بکرێ ئەم لە جێڕی کردو نەی کردووە لەبەرەوەی کە لە مەسلەی هاوتاکردنی موچەی خانەنشینی لەگەڵ بەغدایە ئەمان تیا زەرمەندن و پارەکەش لای خۆشیان نییە لە کاتێکە ناتوانن لەو موچەی خانەنشینیە بدزن بۆیە ئەوام لە جێڕیان کردو نەیان داوە مەسلەی پەرەبەرزکردنەوە خۆ بەغدایدا ئەمان نایدان ینی ئەمان نایدن بۆیە کە هاوتاکرا ئۆتۆماتیکیان پلەبەرزکردنەوە ئەگەڕێتەوە ئیتر پێویستی بەهین نییە منەت هێم دەسەڵاتە نییە منەت کا بەسەر خەڵکا بڵێەوەی منعینەکەین پلەبەرزکردنەوە بەس ئەوەی کە بۆ هەژماری من باز دۆکێستا هەوڵی زۆر هەیە لەنە سەڵاتدارە هەین بۆی سەر بگرێ وەکم دەستی داکۆکی لە مامۆستایان ئەمڕۆژ بێنەوە تەنە بوو لەگەڵ پێمیشتە نردو بۆ لایەنە بۆ وەزارەتی دارایی عێراق ڕەنگە سوودانیش بڵێن هەمانگێکی بێ لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم و لە پرسی موچە و هەژماری بەداخەوە ئەوانەی عێراق کە ئاوها مجاملەی ئەم دەسەڵاتەکەن بەڕاستیەوانیش تاوانبارن و ئێمە دوور ینی سبەی دوو سبەی شکات لەوانی شەکەین چکم بەڕاستی ئەوانیش بابەت نین بەڕێارەکانی دادگای فیدراالیەوە ئەوانیش وەزیری دارایی وەزیری دارایی تا ئێستا هەڵوێستی لە هەمویان چاکتر و جوانتر و ڕێکترە خۆزگە لە هەموو عێراقا خەڵکەکە ینی بەرسەکان وەکو وەزیری دارایی پابەت بوونە بە یاساوە بەڵام بەداخەوە فشارێکی زۆر زۆری لەسرە ئیتر ئایا تا چنێ بەرگی ئەو فشارانە ئەگرێ ئەویان نازانی ڕاستە بەڵام بە هەموو شێوەیەک ینی ئەم مەسەلەی ژەهرەمارە ڕەتەکەینەوە من حەزەکەم وڵات ماوە هەبێ دووسێشت بڵێم لەسەر ئەم ژەهرەمارە کاک حەکیم گیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەزەکەم باش بزانن من لەگەڵ حامید شارەزا قسەم کردووە ئەڵێ ئەم پارەی کە چیتە ئەم ژەهرەمارەوە ئەوە لە 180 دەست بەسەراگیرێ لە 180 ئەڵێ بۆ تەخەمە وەبرهێنانەوە بۆ تەخەمە ئیشەوە ئیشی پێوەکەم قازانجەکەی بۆ تۆ لە کاتێکە ئەوە مامەڵەیەکی حرامە خەڵکی هەرێمی کوردستان زۆربەی خەڵکی هەریم زۆری خەڵکی کوردستان ئەو مامەڵە حرامی ناوێ بەڵام ئەو بە زۆری زۆرم لێ وەکو چۆن ئێستا بە زۆری زۆرم لێ ئێوە بیکاتە هینەوە بیکاتەم ژەهرەمارەوە دوایش بە زۆرم لێ لە 130 ئەخوات ینی لە 130 ئەو موچەی کەس دەستی ناکەوێ واتە تۆ کە ئەتەوێت ڕای کێشیتە ئەتەوێت کە کارتەکە بی لە موچەکە بڵێ هەموو موچەکە هاوڵاتی بەڕێز وەڵا ناتوانانی هەموو موچەکە ڕاکێشی بۆ چکم لە 130مان بۆ خستوتێت ئیشەوە لە کاتێکە خۆیان ئەڵێن ئەم مەسەلەی ژەهرەمارە ینی 90 خزمەتگوزاری تایە بۆ هاوڵاتیانی بەڕێز حەزەکەم بزانن ئەم 90 خزمەتگوزاریە واتە حکوومەتی هەرێم تا ئێستا بورن حکومتنا دەسەڵاتی هەرێم چکم حکومت نییە حکومت بەرپرسیارەتی لە ئەستۆیە کۆمەڵی بەهای هەیە وەڵحاڵ ئەخلاقی هەیە حکومت بە زەمان نیانە ئەم دەسەڵاتە کارتێک دەرا کە ئاڵێت 90 جۆر خزمەتگوزاری لەم ژەهرەمارە هەیە ئەمە واتە بە 90 ڕێگا بە 90 ڕێگا پارە لە هاوڵاتی ئیکێشێتەوە بە 90 ڕێگا واتە پارە لە هاوڵاتی ئەدزێ ئەمە شێوازێکی ترە لە دزیکردن لە دنیا هەیە کەسێک کۆمپانیایەک بە خۆڕایی خزمەتگوزاریە پێشکەسی کەسکە لەگەڵ هەموو خزمەتگوزاریەکە کە بە حساب خزمەتگوزاری بۆ هەڵاتن بۆ موچەخۆرێک 2500 بەردەگرن بۆ ڕاکێشانی پارە ئەوە هەنیە ئەوە هەو بەرکوڵە ئەوە قوربان ئەوە بەرکوڵە ئەوە هەر حسابنی ئەوە بەس ئەوە بە خەڵکەڵێن ئەو 2500 ئەوە لە ڕێگاوە دیارە ئەگینا کۆمپانیای لەسەر ئەرزی خۆیان نییە بێ خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتی چاوگەشت بکە بە خۆڕایی لەبەرەوە بە 90 ڕێگا ئێستا تا ئێستا توانیانە بە 90 ڕێگا 90 ڕێگا پارەی لێ ئەدزن پارە ئەخۆن پارە ئەبن لەبەرەوە ئەنجا لەو لاشەوە لە 130 موچەکەی نەکەواتە ئێستا ئۆتۆماتیکیان ئەم ژەهرەمانە سەر بگرێ واتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 130 موچەکەی دزراوە دەستی بەسەرا گیراوە نایدرێتەوە بۆیە تۆ هەل ئێستا ئۆتۆماتیکیان موچەکەت بۆ لە 170 ئەم لە 170 لە 100 بە 90 شێواز و 90 ڕێگای تر تۆ پارەت لێ ئەبرێ و پارە لێ ئەدزرێ ئەمەوەی کەوان داکۆکی لەسەر ئەو هەژماری من دەکەن پەیوەندی بۆیە کە
موچە دەستی خوێندامێتەوە و گەندەڵی لیستی موچە بەردەوامێ پەیوەندی بەوەیە بەشێکی پەیوەندی بەوەی بەشێکی پەیوەندی بەوەی خەڵکی کۆیلە بکەن خەڵک بە بارەمتە بگرن وەکو دیلی جەنگ مامەڵە لەگەڵ خەڵکا بکەن هیچ شێوەیەک ئەم ژەهرەمارە پەیوەندی بە خزمەتگوزاری خەڵکەوە نیە تەنها لە بەرژەوندی و قازانجی خۆیانە خەڵک بە کۆیلەی بێڵێتەوە و دڵنیابن خەڵک ناتوانێت و تەحملی ناکە هەتا سەر لە ژێر دەستی ئەمانەیە ئاوا ئینان بکات ئینان بەڕاستی خاتریان بگرێت چونکە ئێمە دوژمنمان زۆرە بەڵام هیچ دوژمنێک تا ئێستا کورد درێژایی مێژوو هیچ دوژمنێکی نەبینیەوە بە قەدەرەمانە دوژمنی ئەم میلەتە بێت. سپاس دەکەم. ماوەسا خومری یەک دوو خولەکێکمان ماوە سەرنجێک لەسەرەوەی کە داوای بڵێنداشکانی کردووە بۆ ئەو ڕسوماتانە موچەخۆران بڵێن زیاتر لە 26 تریلیۆن دینار خەرجیان لای حکوومەتە بەڵام حکوومەت تقریبن بە هەموو ئەو کاربا و پێشینەکانیش دەوروبەری 3 تریلیۆن و نیوەیەکە. بۆچی مەقاسە ناکرێ ئێستا و داشکان دەکە بۆ قەرزی موچەخۆران نادرێتەوە یاخود مەقاسە بکرێتە بەر ئەو پاشەکەوتە بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ یەکێکی تر لە بڕیارەکانی کە ئەمڕۆ داویانە واتە لێخۆشبوونە لەو قەرزانەی کە هاوڵاتیان وەکو قەرزی ئاو و کارەبا و هاتوو چۆ لای حکوومەتەیانە بەڵام باسی ئەمە ئەکە بەڵام باسی ئەو پارەیە ناکە کە موچەخۆران و مامۆستایان لە لای حکوومەت هەیەە بەپێی ئەو موچانەی کە نەدراوە ئەو موچانەی کە چارەکە موچە بووە ئێستا هەر موچەخۆرێک بگرە بەلایەنی کەمەوە ئەوەشی کە خانە نشینە ئەچێ بۆ 50 وەرەقەی لای حکوومەتە باز لەوە ناکە کە چەند جاریش هەوڵدرا کە پرۆژە یاسا بە شێوەیەکی یاسایی تەقدیمی پەرلەمانی کوردستان کرا کە ئەم قەرزانە هیچ نەبێت لەو پاشەکەوتانە بیخەنە بریە و پاشەکەوتانە لەوە وەریگرنەوە ئەوەشیان هەر قوبوڵ نەبوو یعنی ئێستا ئەوان باسی قەرزدانەوەی خۆیان ناکەن بە موچەخۆران بەڵام باسی لەم قەیرانەیە کە دروستیان کردو بۆ موچەخۆر کە 6 مانگە یەک موچەیان داوە 15 موچەی پێشتریان لایە 44 موچەیان بەنیوە موچە و چارەکە موچە داوە داوای قەرز لە هاوڵاتیانەکەن ئەخر هاوڵاتیە کە تۆ گیرفانت بەتاڵ کردو بەچی قەرزەکەت بداتەوە ئەم لە سەدا 20شیان کردو بە منەت لە کاتێکە ئەبووە هاوڵاتیان داوای قەرزەکانی خۆیانیان لە حکوومەت بکردایە ئەوان مژدەی ئەوەیان پێ بدانایە ئەگەر ناتوان قەرزەکانمان بدەینەوە هیچ نەبێ ئێمە لە قەرزی هاوڵاتیان خۆشە بین کە لە زەریبەکان خۆشە بین کە بەسەریانە زۆرمان کردووە واتە ئەم داهاتەی کە ئێستا حکوومەت هەیەی لەسەر شانی هاوڵاتیان جارێکی تر هاتۆ بۆتە بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە و باری گرانتر کردوون و وەڵام وەکو مزایدەیەک و وەکو مژدەیەک ئەی بەخشێتەوە بە هاوڵاتیان نازانم چۆن بیر ئەکاتەوە ئایا چۆن سەیری هاوڵاتیانەکە کە بەم شێوەیە مامەڵی لەگەڵاک. بەڵێ سوپاس دەکەین بزانم کۆمنتێکماوە بە کورتی وەڵا قوربان من یەک شتێکڵم ئەو ژەهرەمارە نایاساییە پێچوانەی بڕیارەکانی دادگای فیدراڵیە ئەمە بەشێکی بەچی کتابێک بەچی بڕیارێکی حکوومەت تۆ ئەو ژەهرەمارە پڕەکەیتەوە واتە ئەمە شتێکی وەکو چۆن چکم نایاساییە شتێکی ئیجباریە بەبێ یاسا واتە هیچ یاسایەک نیە باس بینێ کتابێک بێنێ بڵێ کاکە بەم قەرارە ئێمە تۆ ئەبێ هەژمار پڕکەیتەوە واتە ئەمە ئیکەن دوو جار نایاساییە یەکەم هیچێک نیە نە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە نە پەرلەمانە نە هیچ و پێچوانەی بڕیارەکان دادگای فیدراڵیشە بۆیە نایاسایی هەچ کەسێک بیکە ئەمە ئەویش ناساییەکە. سپاس دەکەین بەڕێز کاک ئومێد محەممەد نامی دەستی داکوکی لە مامۆستایان فەرمابەرانی ناڕازی لە ستۆدیو هەروە لە هەولێرەوە قومریە شێخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.